خود مگنبرگ برگگری دوایک بسراو باش دوایک بستنی برگری بختو مگنبرگ و برگگر اما جاری چکم راجعه بو هم آنی خانومانه تایست و برگگر لسورکانی تزوی گوراوه طبعا جاری چکه چی ما خوانم راجعه کنو وەک ئەوە ئەم ڕاجعی بکەینەوە دوای ئەمە سەرەی شکارکردنی پرسیارەکانە ئەوەش بارگەگر هەر سێکیان ئەگەر کۆیلێک و بەرگریەک و بارگەگرێکمە بێ ئەو ساکە کۆیلەکە بەرگەکەی خۆیە بێ بەرگی سوڕەکەش دەبێمە دوان بارگەگرەکەش کەواتە بێ بە چوار دانە لە سوڕەکە ئەوسا دوو بەرگریەکە کۆکەیتەوە هەرە بێتەوە بەسێ ئەو نوع پرسیارەشمانێ وەکو پرسیاری 52 پێداچوونەوەی گشتی لە دوایگوەستنەوە وەکو باسمان کرد تەزوو یەکسانە تەزووەکەین بە بنچینە بۆ هێڵکاریەکانی ڕەوگەی خولخۆر ئەوە تەزوو ئەمە تەزوو ئێستا دیقەت بە جاری چکە وەک مراجعەی دەرسی دوێنێ و ئەم ڕۆژوایە هین بەرزانین لە بەرگریا تەزوو ڤۆڵتێ چۆن بوون وتمان تەزوو لەگەڵ جیاوازی ئەرک لە بەرگریا هاوڕۆگەن ئەمە ڤی ئەمە ئار لە مگرە بارگا ڤۆڵتێ لە پێش تەزووەیە ڤۆڵتێکەی بۆ سەرەوەی چەشم VL لە پێشەوێتی بەنەوە پلە لە بارگەگرا تەزوو پێش ڤۆڵتێ ئەکەوێت بەنەوە پلە ئەمەش VC بۆ خوارەوە ئەوەش گۆشەی ڕۆگەکەیە لەبەرەوەی لە سووری دوایبەستندا ئەوەی کە یەکسانە بریتە لە تەزووی سەرچاوەکە هەمانەوە تەزوویەکە بە موگنەبارگ و بە بەرگری و بە بارگەگرەکە شاڕات چکە لە دوایبەستندا تەزوو یەکسانە بۆیە تەزووەکەمەوە بە بنچینە بۆ هێڵکاریەکان بۆ وێنەکان تەزووی بەرگری تەزووی L تەزووی C و یەک قیمەتیانەیە کە ئەکاتەوە تەزوو گشتێک ئەکاتەوە تەزوو بۆیە لە هێڵکاریە ئەیکەم بە بنچینەی ڕسمەکان تەزووەکەم بە ئەساس بۆ ڕسمەکە یەم ئەو سێ ڕسمە دووبارە هێنمەوە نەقلێکەمەوە بۆ خوارەوە لێرە ئەمە بەرگریە ئەمە XL بەربەستە موونەکاری و هاوکەلکەی خود موونەکاریمان هەیە ئەمایان XCمان هەیە لەگەڵ C ئەنجا بین ڕسمەکان تەواوکەین لە بەرگریا ڤۆڵتیا لەگەڵ تەزوو هاوڕۆگەن ئەمە ڤۆڵتیا و ئەوە تەزوو دووبارەکردنەوەیە واتە جاریچکەم ئیعادەمان کردەوە سەرەی موگنەبارگە ڤۆڵتێ پێش تەزووەکەوێ ئەمە با موگنەبارگ بێ ڤۆڵتێ پێش تەزووەکەوێ ڤۆڵتێ L بارگەگەر ڤۆڵتەکەی بۆ خوارەوەیە دوای تەزووەکەوێش ئەو بەڵام بەمەبەست ڤۆڵتەی بارگەگرەکەم کورتتر کێشاوە لە VL واتە ئەگەر لە پرسیارێکدا ڤۆڵتەی بارگەگرەکە 30 ڤۆڵت بوو بەڵام هی موگنەبارگەکە مەسەلەن 70 بوو وا پێویستەکە ڤۆڵتەی موگنەبارگەکە درێژ بکێشم بۆ سەرەوە شواتە پێش تەزووش بێ ئێستا سێ ئاڕاستەدارمە هەرسێکی یەک جۆرە ڤۆڵتەیە بەرەنجامی ئەو سیانە جارێ زەڕورە بیدۆزمەوە دوایی بزانم ڤۆڵتەی گشتی چیەکە جارێ دوو ئاڕاستە بڕی دژبەیەکمان هەیە لێیکیان دەرەکەم واتە ئەم شینە بێتە بەرەنجامی ئەو دوانە VL و VC ئەبێت بە VLC یعنی VL ناقص VC پاشان دوو ئاڕاستەدارە مێنێ VR و VLC یعنی ئێستا ئەم دوو پارچە ڕەشە دەوری نەمامە بەرەنجامەکانە بەرەنجامی ئەم دۆش ئەبێتە ڤۆڵتێ گشتیەکە دووبارە گۆشەکە پۆزەتیڤ دەرچوو پێشتۆزی خوێنمان ئەگەر لە سووری دوایک بەسراودا گۆشەکە پۆزەتیڤ بوو ڤۆڵتێ پێش تەزووەکەوێ کەواتە سوڕەکە سیفەتی چی هەیە موگنەبارگ یەکسەر لێرەوە لەم ڕسمەوە لەم هێڵکاریەوە کە نەخشەهێڵی ڕۆگەی خولخۆری جیاوازی ئەرکە بەرەنجامەکە چی بێ ناوی ئەوەیە ڕسمەکە هی جیاوازی ئەرکە ئەکرێ جیاوازی ئەرک هی گشتی بدۆزمەوە بە یاسای ڤیساگۆرس کە ژەکاتە لای یەکەم دووجا زائید لای دووەم دووجا واتە ژێ دووجا کاتە لای یەکەم دووجا زای لای دووەم دووجا یعنی لای یەکەم چیە VRە دووجا لای دووەم VL ناقص VCە واتە VLCە بە دووجا یەشتوانی بە کورتیکراوی یا بینوسی پاشان ئەگەر ڤۆڵتەی گشتی دابەشی تەزووی گشتی بکەم ڕێگری مایەتێ زێت یاسای ئۆم جاریتر یەم ئەم هێڵکارێش دابەشی تەزووەکەم جاریتر لە قەسوورەکە کورتە بێتەوە تەزوو نامێنێ VR دابەشی تەزوو ئەبێت بە R
ئەمە R VL دابەشی تەزوو بە پێی یاسای ئۆم ئەبێت بە XL VC ئەبێت بە XC ئەگەر دابەشی تەزووی بکەین بەرەنجام ئەم دوانە بۆ سەرەوەی بەلای گەورەکە بەلای XL ئەم شینەیە بەرەنجام یەردووچان ئەبێتە XL minus XC XL ناقص XC بەرەنجام ئەم دوانە سوونە لە سەریەک ئەبێتەوە بە ڕێگری Z کەواتە ئەکرێ ڕێگری جگە لە یاسای ئۆم بە ڤیساگۆرسیش بیدۆزینەوە دیقەت بە هەمان هەنگاوەکانی پێشومان ناوەتەوە هیچ شتێکی ناڕەحەت وە قورسی تیا نابینین R دووجا دووبارە لای دووەم XL ناقص XC دووجا ئێستا ئەمە ڤیساگۆرسەوە ئۆمەوە ڤیساگۆرسە ئەمانە کۆنی ژەیزانی پێش ئێستاش یعنی شتێکی تازە نییە دۆزینەوەی گۆشەکەش بە تانجنت لە هەردوو هێڵکاریەکەوە توانی ئەگەر جیاوازی ئەرکەکانم هەبوو بەمەیان بە مێڵکاریە عادەتە تەنوانی لێرەوە لە یاساکەی ڤیساگۆرسە عادەتەن بەرامبەر لەسەر تەنیشت ئەو بەرامبەرەوە تەنیشت ڕسمەکەش نەکەی تااقەت نەبوو ئەمە بەرامبەرەوە تەنیشتە تاو ئەمە بەرامبەرەوە تەنیشتە ئەگەر مەسەلەن ڕێگری و بەرگیوانم هەبوو هەر زۆر بە ئاسانی نەوەک ئەمەت لە زەحمەت بێ هەر لێرەوە بیانەها VL ناقص VC لەسەر VR ئەگەر ڤۆڵتیەکانم هەبوو جیاوازێر ئەی ئەگەر نەمبوو ڕێگری و بەرگری و بربەستی و ئەوانەم هەبوو ئەوەیان لەم هێڵکاری ڤیساگۆرسەوە لەم هێڵکاری ڤیساگۆرسیان لە یاساکەی ڤیساگۆرسەوە هێنم کە ئەمەیان بەرامبەر XL ناقص XC ئەوە تا XL ناقص XC و بەرامبەرە تەری بەبێرە ئەوش تەنیشتە R ئەوش تەنیشتە R یان لەم یاسای ڤیساگۆرسەوە بەرامبەرەوە تەنیشت تا لێرە بنووسە بەرامبەر دایمەن یەک جار لە مسۆدەکە کاتە سایەکەیەوە بنووسە تەنیشت ئەوە بۆ دۆزینەوەی گۆشەی ڕۆگ لەم تێک ناچێتر یەم ئەم ڕسمەی کردومە تێبینی ژمارەیەکی ئەمێ ڕەنگە بازێ پرسیارۆ کۆمەوا بێ تێبینی ژمارەیەک چییە؟ لێرای نووسم ئەگەر لە پرسیارێکدا VL گەورەتر بێ لە VC ئەگەر ئەمە تێبینی ژمارەیەکە ئەوە یەکەم لەوان نووسیەوە دوو ڕسمێ ئەگەر بێت و پرسیارێکی حسابیم حەل کرد VL قیمەتەکەی گەورەتر بوو لە VC ئەمە واگەیەنێ XLش گەورەتر بێ لە XC دووبارە گۆشەی جیاوازە ڕۆگە پۆزەتیڤ دەرەچێ پێشتریش خوێنمان کە بەرگی و مگنەبارگمان هەبوو یا سوڕی کۆی لێگەکە کەواتە فای پۆزەتیڤە بێت کە فای پۆزەتیڤ بوو عادەتەن V پێشتە زۆکەوێت چێ ڤۆڵتێ پێشتە زۆ خام مگنەبارگ لێشە خوێنمان وتمانە گەر ڤۆڵتێ پێشتە زوو کەوت لە سوڕی بەرگی و مگنەبارگا ئەوە دووبارە گۆشەکە پۆزەتیڤە و گۆشەیەکی تیژە و سوڕەکە سیفەتی مگنەبارگیە بێت کەواتە ئەگەر فای پۆزەتیڤ بوو لە سوڕی دوای یەکدا ڤۆڵتێ پێش تەزوو ئەکەوێت بە کورتی نووسم واتە جیاوازی پێش تەزوو ئەکەوێت کە پێشکەوت دایمەن کە V پێشکەوت سوڕەکە سیفەتی چی هەیە مگنەبارگ سوڕەکە سیفەتی مگنەبارگیە دوو تێبینیکەمان ماوە لەسەر ئەم بابەتە دووەم و سێم بیخوێنین ئەمجا ئەچینە سەر نمونەی شەشیزا کە لەسەر ئەمسیانیە دوای شتێبینیشکەمان هەیە ئام بۆ حەلی سوالەکان سوڕەکە سیفەتی چی هەیە مگنەبارگیە هێشتا دوو تێبینیکەمان هەیە لەسەری مگنەبارگی هەیە بە ئەم قەڵەمانە بگۆڕم وا بزانم جوانیار نابنیتر بزانین ئەمان تێبینی دووەمیش دوای ئەمە وەرەگرین بزانین تامە باشە قەڵەمەکانمان کاڵ بنووسێت دەرسەکە تامی نامێنێ یەک دەنک دایمەن جافەکەش دەبێ مەزبوط بێ قەڵەمی ڕەنگا و ڕەنگ بەکاربێنە بۆ کاتی سعیەکە و سعیەکەی تۆ وەرەخیم سۆ دەکەی نەگەر دەفتەرێک بۆ جوانیێڵی گری لێرە ئەگەر ئەکسی ئەومە بوو ئەگەر لە پرسیارەکە VC گەورەتر بوو لە VL یعنی ئەگەر ئەمە مەسەلەن 80 بوو VL 40 بوو ئەی ئەویان چۆن ئەویان ڕسمەکەی چی لێت ئەگەر بێت و لە پرسیارێکدا VC گەورەتر بوو لە VL یعنی مەسەلەن ئەمە 80 ڤۆڵت بێ ئەویان 35 ڤۆڵت بێ ئەمە چی لێیە ڕسمەکەی واتە ئەگەر VC گەورەتر بێت تۆ ما بێت درێژتر بکێشی بەڵام هەر لە دوای ڤۆڵتیەوە و VL بێ کورت بکێشی بەس هەر لە پێش تەزوۆیە کەواتە هێڵکاریەکان بەم نەوعەی لێت بۆ ئەم دوانە سیرکە تەزووتمان لەسەر تەوری بنچینەی و ڤۆڵتەی بەرگریەکە هاوڕێگەیە لەگەڵ تەزووە ئەمە ژۆک و خۆی دەستیەوە نایت
کە ئەڵێ VC گەورەترە لە VL تۆ ئەزانی VC بۆ خوارەوەیە بەڵام گەورەتر بیکێشە ئاوای ئەمە تێبینی دووەمە VL پێشتە زۆکە هەر بۆ سەرەوە بیکێشە بەس بە پچکۆلەی چونکە بۆ نمونە ئەمە 35 ڤۆڵتە ئەوە 80 ناکرێتەوە 35ەکە درێژتر لە 80 بکێشی بەرەنجامی ئەو دوانەش بەلای گەورەکەوەیە بەس لێرە شتێکی پچکۆلە هەیە ئاگاداری بین ئەلێرەیە تۆ دائما بڵێ VL ناقص VC وەکو لە هاوکێشەکەی ڤیساگۆرسانوسی من دائما هەر بڵێ VL ناقص VC بۆ سبب بۆ ئەوەی تۆ ئەگەر VL پچکۆلە بێ و VC گەورە بێ ئەنجامەکەی خۆی سالب دەرەچێت خۆی ئاراستەبڕی نەگەتیڤەکە دەهاتێ خۆی ئاراستەبڕی نەگەتیڤمان ئاهاتێ ئەنجامی ئەم دوانەش ڤۆڵتی گشتیە چکە ئەمە بوو بە بەرەنجامی دوو پارچە ڕەشەکە VL و VC ئێرە بێتە VT دیقەت بە گۆشەی جیاوازی ڕۆگە لەگەڵ تەورەی ئێکسا دامان ناوە دائیمەن بەڵام ئێستا نەگەتیڤە و ئەم ڕەسمەژە گەر دابەشی تەزووی بکەین جارێک ئەم ڕەسمە دابەشی تەزوو بکە ئەم ڕەسمە هەمووی ئاراستەبڕی ڕۆگەی جیاوازیەر دابەشی تەزوو ڕەسمێککە داهاتێ ئای کورتە بێتەوە VR بێت بە R VR من بتۆزە خێرایی کێشین و ئەم VL بێتە XL و ئەمەی تریان ئەبێت بە XC ئێرەش ئەبێتە XL ناقص XC یعنی بەس ڤیەکان بگۆڕە دەرەچێ خۆی ئەمەشم بۆکەی بەزێت ئەو ڕسمەکەی تریش گۆشەکە نەگەتیڤ دەرچوو کەواتە ئەگەر VL بچووکتر بێت لە VC ئەوە بە تەئکید XLیش بچووکترە بێت لە XC ئەم دەمە گەورەی ڕووی لە چێ بوو ئەوە گەورەیە ئەمە ئەو لەم حاڵەتە گۆشەی جیاوازی ڕۆگە نێگەتیڤە ئێمە پێشتر خوێنمان لە سووڕی بەرگی و بارگە گردا کە گۆشەکە نێگەتیڤە بوو تەزوو پێش ڤۆڵتیاکە و سوڕەکە سیفەتی بارگەگیری هەیە لە هەموو دوایەک بەستنەکە لەگەڵ گۆشەکە نێگەتیڤ بۆی بۆ بنووس کەواتە فای نێگەتیڤە کە فای نێگەتیڤ بوو کەواتە تەزوو پێش V کەوتووە باشە ئەگەر تەزوو پێش V کەوت سوورەکە سیفەتی بارگەگیری هەیە سیفەتی بارگەگیری هەیە ئیتر یاساکان وەکو خۆی بەکارێنی ناگۆڕێ بۆ هەموو سوڕێکی سیانی یان ئەگەر بەرگی سوڕەکە هەبێ و بەرگی کۆیلێکیش هەبێت هەر بەوە حەلیەکەی بەس ئەو سابەرگریە گشتەکان دانی ئەنی هەردوو بەرگیەکە مەسەلەن دوو دانە بەرگی وامانەیەکیانی کۆیلێکیانی سوڕەکەیە لێرا بەرگی گشتی دانی دوانەکە کۆکەیتەوە بێ تێبینیش کەمانەیە ئەگەر VL بچووکتر نەبێ لە VC و گەورەتیش نەبێ لە VC وایە یعنی چی یعنی ئەگەر هەردووچیان یەکسان بن ئەو نوع سوالە ئەگەر بۆمان هاتەوە تیاشێتی چۆن حەلیکەین و فکرەشە بۆ حەلی پرسیارەکانی 50 و وابزانم 4 ئەو پرسیارانە تایەتی کە باسی زرنگانەوە کەوە تێبینی سێممانە کە بۆ ئەمەش لە کتێبەکە پێشەکی باس کرا کەواتە ئەگەر بێت و نە ئەوە و نە ئەمان و ئەتە نە تێبینی یەکەم نە دووەم یعنی ئەگەر بێت و VL یەکسان بێ بە VC با سەیری یاساکەی ڤیساگۆرسکەی نەگەرم دوانە یەکسان من چی ڕۆیە لێکی دەرکە سفر ناکە کەواتە VT کاتە بەس VR چکە کاتە ڕێجی دووجای VR دووجا وەنیە یعنی بەس کاتە VR ئەمە معنای ئەوەیە ڤۆڵتەی گشتی سوورەکە ڕێک بەقەدەر ڤۆڵتەی سەر بەرگریەکەی لێت ئەی باشە کەواتە XCش یەکسانە بێت بە XL چکە ئێمە دابەش تەزوویەکەین ئەمەش معنای ئەوەیە زێت تەنها بەقەدەر ئاڕی لێیە با ڕسمەکەی بکێشین بەزانین ڕسمەکەی چی لێیە لە سوڕی دوای بەستناوتمان تەزوو ئەکەین بە بنچینە بۆ هەلکاریەکانمان لەسەر تەورەی X داێنین چکە دوای بەستن تەزوو یەکسانە ڤۆڵتەی بەرگریەکەیان مەیەرە ئەمەش ڤۆڵتەی بەرگریەکە چۆن فێری ڕسمموم هەروە VL دایمەن پێش تەزووەکەوێ بۆ سەرەوەیە بەڵام من پرسیارە و توێتی VL بەقە VCە و VC دوای تەزووەکەوێ خۆتە زانی یعنی تەزوو پێش VC واتە جیاوازێکی بارگەگر کەواتە ئەم دوانە یەکسانن وام وتووە ها گەرە دوانە یەکسان بن لەبەرەوەی بەڕاستە نەم کێشاوە تەمەڵیم کردووە چیەکەم یەکسانێکی خەمە سەر ئەوە معنای دوانە یەکسانن باشەم دوانە یەکسان من لێکی دەرکەمە کاتە سفر VT کاتە ڕێگی دووجای VR دووجا زائید سفراتە VT کاتە ڕێگی دووجای VR دووجاوە کاتە VR کەواتە ئەم VR لە سووڕی دوایەکە ئەگەر VC و VL یەکسان بوون ئەکاتە ڤۆڵتەی گشتی سەرچاوەکە هاتە ئێرە ڤۆڵتەی گشتی کوا گۆشەی جیاوازی ڕۆگە سفرە گۆشەی جیاوازی ڕۆگە لەم ڕسمە سفرە کوا نییە گۆشەی دروست نەکرد لەگەڵ تەوری ئەکسان نە بۆ سەرە نە بۆ خوارەوە سفرە کەواتە لە گۆشەی جیاوازی ڕۆگە سفرە بەڵام ئێمە مۆزوعێکمان خوێنەوە گۆشەی جیاوازی ڕۆگە تا سفرە سوڕی بەرگی ئۆمی پوخت ڤۆڵتێ تەزوو هاوڕەوگەن دوێنێ خوێنمان گۆشەکەی بینیان سفرە کەواتە ئەگەر گۆشەکە سفر بوو
كواتا تزو جیاوازی ئەرک هاوڕەوگەن کە هاوڕەوگە بن صفەتی بەرگری مانایەتێ ئەمە بەعام ڕاجعی دەرسەکەی دوێنەی کردەوە یەکەمیان صفەتی مگنە بارگ ڤۆڵتێ پێشکەوت دوێمیان صفەتی بارگەگر تەزوو پێشکەوت سێمیان ڤۆڵتێ تەزوو هاوڕەوگە بوون هیچیان پێش نەکەوتەوە بۆ شەڕۆگە بوو بە سەفەر صفەتی بەرگری ئۆمی پوخت صفەتی مگنە بارگەگر بەرگری ئیعادەیەکی تەواوی دەرسەکانی دوێنێش بوو کە بەجیا بە تەنیا ئامان کرد بۆ ئەو تەنیا دەرسێکمانیان چکە ئەساس بوو بۆ دەرسی ئەمڕۆ ئەمەش ئەساسە بۆچی بۆ ئەو سوالانەی کە دوایمە حەل یەکەم بەس ئەمە هەمووی ئەبێت بە کڵەشەی حەلی سوالەکانمان بەبێ لەبەرکردن بۆ بێ لەبەرکردن ئەوە یاسای ڤیساگۆرسەوە ئەمە ڤیساگۆرسەوەتان جدتە هەموو ێزانی مایە XL بزانیت XC بزانی کە ئۆمیگا L و 2πFL و یاسای ئۆم جاریشکە یاسای ئۆم و هەروەها XCش یەک لەسەر ئۆمیگا C یەک لەسەر 2πFC و هەروەها یاسای ئۆمیش بۆ XC تاوایتر لەوە دەرناچێ ئەمانە دەرخیاتی نایە فێربوونێکی بەسیتە ئەو ڕسمە بکەین بەڕێگری تەقسیمی تەزوویکەینێ ئەمان چی دەرەچی ئەم ڕسمە دابش تەزوو کە نەخشە هێڵی ڕەوگەی خولخۆری جیاوازی ئەرکە بیکەین بە یە ڕێگری لە قەسوورەکە ئەڕات ئەم VR ئەبێت بە R ئەو VT ئەبێت بە Z Z یەکسانە بە R دەرچوو ئەمەی تریان ئەبێت بە XL ئەوەی تریان ئەبێت بە XC بەڵام من هەروە گوتم بەڕاستە لەم کێشەوەم دوانە یەکسانن گۆشە ڕۆگە سفرە ئەمە پێڵێن باری دوایەکە زرنگانەوە کە ڤۆڵتێ تەزوو هاوڕەوگە بوون و بەرگری و مگنە بارگ و بارگەگرێ بوویان کۆیلێک و بارگەگرێکتە بۆ عینەن شتەکاتەوە سیانیەکە سوورەکە صفەتی بەرگری ئەبێت بەرگری پوختی هەیە بەرگری ئۆمی پوختی هەیە ئەنجا شتێکی تازەشمان هەیە و لەباری دواییەکە زرنگانەوەدا کە سوالەکانی زۆر لەسرە سوالەکانی زۆر لەسەر لە دوای چلەوە دووسێ سوالی لەسەر زرنگانەوە لەباری دوایەکە زرنگانەوەدایە هێڵکاریەکتان بۆ کێشم بۆتان داخڵ نییە بۆ زیاتر تێگەیشتن لەباری کارەبا بابەتی کارەبا هێڵکاریەک هەیە ئەی کێشین لە بینی لەرەلەر لەگەڵ هەریەکە لە XL و XC ئەم دوانە هەروە کەزانی بندن لەسەر لەرەلەر بۆ نمونە XL مان هەیە ئەکاتە 2πFL XC مان هەیە ئەکاتە یەک لەسەر 2πFC لێرە ئاوا دەرەکەوێت تا لەرەلەر زیاکەین XL پێزیابێ کەواتە من ئەم لەرەلەر ئەگەر بۆ ئەولاوە بڕۆم لەرەلەری تەزووی گۆڕاوە و ڤۆڵتێ زیاکەم XL پێزیابێ بەڵام مقابل بۆ XC پێکەمە بێتەوە چکە XC و لەرەلەر پێچوانن کەواتە هەتا بۆ ئەو سەر بچم هەتا لەرەلەر زیاکەم XC پێی بابم نوعی بنووسین XC هەر باوای بنووسمەوە قەیناکەیەک لەسەر لەرەلەر هەتا ئەم لەرەلەر بۆ ئەو سەر بچم زۆرە بێت XC پێی چیە بێ کەمەکە زۆر باش کەواتە ئەم XC دابەزێت تا من بۆ سەر بچم XC دابەزێت تا بۆ سەر بچم XC دابەزێت تا وای لێ نزیکە بێتەوە بە سفر ئەگەر زۆر لەرەلەر زیاکەم بەڵام ئەی مقابل بۆ ئەی XL زیاناکە سێکە چی ڕایە سامانەی کە ئەم ڕسمەکە بۆ ئێمە داخڵ نییە هەتا ئەو لەرەلەرە زیاکەم XL پێی زیابێ معنای مقابل بەوە وردە صفەتی مگنە بارگ پێیاکە وردە تا لەرەلەر زیاکەم XL زیاکە لە شوێنێکە XL لە XCە ئەم شوێنەیە ئەمە شوێنە ڕێک XL بەقە XCە بێ ئەلەم شوێنە XL ڕێک ئەلەم شوێنە XL یەکسانە بێت بە XC ئەوەش معنای ئەوەیە ئەگەر لەوە زیاتر من لەرەلەر زیاکەم XC پێکەمە بێتەوە ئەو تا کەم بۆتەوە و XL پێزیابوو ئەگەر لە بێ هەڵە ڕەشەیەوە لە ڕێزیاتی خوێنن یان ئەگەر نەتان خوێن بێ ئەی خوێنن مستەقبل پێڵێن هێڵی دەرکەنار بۆ گۆڕانی پێچەوانە بەکاریە ئەمان ڕاستەوانێ ئەم شوێن یەکتر بڕینە ئەو دوانە یەکسانە بن با بزانین ئەگەر یەکسان بوون چین ڕۆیە سیرکەن با ئەم تۆزە بکوژێنینەوە ئیشم پێ بێ ئەلێرەیە ئەینووسم ئەوە تازە شارەزای ئەم مۆزوعانە بووم بۆ یەکوژانمەوە ئەگەر XL یەکسان بوو بە XC بزانین چی ڕۆیە XL ئەکاتە 2πFL XC یەک لەسەر 2πFCە هەر بە ڕێزیات دوو لاو دنیاوەندێکم بۆ بکە ئەبێتە 2π کەڕەتی 2π دووجا F دووجا L کەڕەت C ئەو بەریژ یەکمایەوە ئەگەر من بمێنە لەرەلەری سوڕێکی دوایەک بدۆزمەوە کە لەبار زرنگانەوە دابێت لەبار زرنگانەوە XL ئەکاتە XC یان لە شوێنێکان نووسیومە XL ئەکاتە XC ئەمە XL یەکسانە بە XC لا نووسیومە
ئێستا ئەکرێن لەرەلەری سوڕی زرنگانەوە بدۆزمەوە کە سوڕی سیفەتی بەرگری پوختی هەیە ئف دووجا ئەکاتە یەک لەو بەرەوە لێرەش دوو پای دووجا هەمووی دووجا طبعاً لەگەڵ چێمایەوە ئێڵ لەگەڵ سیەمایان توانی لەسەر نییە بۆ ئەگەر من ئەو دووجا لا بەرم سێکە چیم دەزەکەوێت لەرەلەری زرنگانەوەم دەزەکەوێت چکە بەس لە باری زرنگانەوە ئەکسیڵ یەکسانە ببێکسی ئەم لەرەلەری زرنگانەوەی لێرەوە هاتۆ یەک لەسەر دوو پای طبعاً ئەمێ ڕێگەکە وەرگرم ئێفەکەم کرد بە ئف دووجا بوو ڕێگەکەی وەرگر بوو بەچی بە ئف ئەوەش دوو پای ئێڵسی ژەبێ بچێتە ژێر ڕێگەوە ئەمە لەرەلەری سوڕی زرنگانەوەیە کە کتێبەکە و کەی باسی کردووە دوای هاوڕێک بەستن لە باسی لەرینەوەی کارەبایی باسی کردووە ئێمە ئێستا بێبیزانین چکە سوالەکان داوایەکە دیقەت بە لەم حاڵەتە تۆ تا لەرەلەر کەم بکەیتەوە ئەکسی زۆرە بێت تا لەرەلەر بۆ ئەو سەرچینزایەکەین ئەم ئەکسیە دابەزێ ئەمەیان ئەکسیە ئەمە پەیوەندی ئەکسیە لەگەڵ لەرەلەر ئەمەیان پەیوەندی ئەکسیە ئەکس ئێڵە لەگەڵ لەرەلەر ڕاستەوانە ها ڕاستە هێڵ دەرچوو لەو شوێنەیە کە یەکسانە بن یەکە بڕن تەزوو زیاترین قیمەتێ بێت لە سوڕەکە تۆ تا لەرەلەر زیاکەیت ئەکسی پێکەمە بێتەوە مقابل بە وردە وردە ئەکسی ئێڵ زیاکە بەڵام کە ئەکسی کەمەکە بەرهەڵستێک بۆ تەزوو کەم بۆتەوە بۆیە تەزوو وردە وردە بەرزە بێتەوە لە سوڕەکە لە باری زرنگانەوە تەزوو داتە لوتکە کاتە ڕادیۆیەک ئیش پێەکەین ئەمانەیە محەڵتەی وەربگرین گڵۆپێکی سوور بە پێشەکەوێ بێ ئەگەڕێن نەگەڕێن تا جوان سافێکەین کە سافێکەین سەرگەین گڵۆپە سوورەکە بە شەوقە بێت بۆچی بە شەوق بوو چونکە زۆرترین تەزوو بە سوڕەکە تێپەڕە بێ لە باری دوایەکە زرنگانەوە کە زۆرترین تەزوو تێپەڕ بوو تاکە بەرهەڵستی لە سوڕەکە بەس ڕێگریە مێنێتەوە بەس ڕێگری ئەمەی کوژانومەتەوە لێرە سیرکەنە ها بەس ڕێگریە مێنێتەوە کە کاتە بەرگری یعنی ڕێگری سوڕەکە تاکە ڕێگری بۆ سوڕەکە چێ بێ بەس بەرگریە بێ بزانین ڕاستە تۆ ئەگەرم دوانە یەکسان بێ لە هیچ دەرکامە بوو بە سەفر کەواتە زێد یەکسانە بێ بە ئار تاکە بەرهەڵستی لە باری زرنگانەوە ئەلێرە زێد یەکسانە بێ بە ئار کە ئەکس ئێڵە کاتە ئەکسی بۆیە کەمترین بەرهەڵستی بۆ تەزوێ داتە لوتکە بەڵام هەر لەوە ترازای لەرەلەر زیاکردن جا ئەکس ئێڵ پێی زیا بێ کە بەرهەڵستی زیا بۆ تەزوەکە دابەزێتەوە بۆیە ڕادیۆکە سافیەکەی نامێنێکەی ڕۆشتیت بۆیە لەو باراکەکەوتە زرنگانەوە تەزوو زیاتری نەبێت لە لوتکایە لە باری زرنگانەوەدا ئەم شوێنە پێڵێن لەرەلەری زرنگانەوە کە ئەوە هاوکێشەکەیەتی لە XL یەکسانە بە XC دەرمێنە دیقەت بەم هەڵکاریە زۆر مهمە بۆ تۆش داخڵ نییە بەڵام بەتەواوەتی سوڕی لەرینەوەی کارەباییم فێرەکە سوڕی دوایەکە زرنگانەوەم فێرەکە کە سوالم بۆ هاتەوە لەسەری بەحسابی ئەزام چی حەلەکەم ئەوە لەرەلەری زرنگانەوە بەداخۆی هەڵکاری بۆ داخڵنیەوە لە کتێبیشانی بەڵام یاساکەی بۆ داخڵە بۆیە ئێمە ئەساسەکەی بزانین بە عیلمی ئەو ساکە حەلی سوال زۆر بەسیط و مناڵان نابێ شتێبینی کەم هەیە ئەگەر بێت و سوالەکان بەس دوانی تیابوو R یان X R و XL ئەکرێرەم یاسایە بەکاربێنی مەسەلەن بەس R و بەرگری و بارگەگرم هەیە تۆش ئەم VLی لە لابەرە ئەم یاسای هەمانەوە یاسایە کاتەوەگەر لەبێ ئەوە لابەرە ئەبێتەوە VR دووجا زائد VC دووجارەوە دەرەچێتەوە خۆ ئەگەر بەرگری و مگنە بارگم هەبوو VCەکە لابەرە کردیەوە VR دووجا زائد VL دووجا لە ڕسمەکە شالەقەکەی لابەرە دەرەچێتەوە وە لێرش بە هەمان شێوە ئەگەر بەرگی و مگنە بارگم هەبوو یەکسێکە لابەرە کاتەوە یاسایکە لە خەنومانە بۆ ئەوانە منەکوژانەوە ئێستا بەعام دەرسەکە کاملە ئەجا ئەو کاتەی کە ماومانەوە بزانم 6 دقەیەکمان ماوە نمونەی شەشی زائمان هەیە فریایەکەین هەلیەکەین و ڕاهێنانی شەشی زا ئەگەر فریاکەوتین دووسێ سوالە ئەویش تەواوەکەین چونکە تا 12مان کاتەیەوە بزانم چاریچێک تۆزێ زیاترمانێ ئەم لایە بکوژێنمەوە و ئەنجا دەستکەم بە حەلی سوالەکان وردە وردە باوکو فریای ئەو سێ چوار سوالە بکەین بۆی بینە لە سعاتدا بۆ 12 بتوانین پێداچوونەوەی گشتی لە سوالی 38ەوە تا 55 2 سعاتی تەواوی بۆ دانین 8 سوالێک ئەکات 2 سعاتی تەواوی بۆ دانێن بە وردی لەگەڵ یاڕۆین تا دوایەکی تر وەکو نای خۆمان ئەبێ بیزانین بەڵام ئەبێ دوای من حەلیکەیتەوە تا لای تۆش ئیتر تەواو زەبت بێ ئەو ترسەمان نەمێنێ لە بابەتەکە بیکوژێنمە وردە وردە هەندێ معلوماتی عامی تیا بوو هەروەگەڵی ماڵی زیاد سەر ناشکێنێ ئەوە زیرەکترمانەکە بۆ پێگەشتن لە پرسیارە حسابیەکان و ئاسانکردنی نەک قورسکردنی
ئەو معلوماتانە گرنگن خۆزگە کتێبەکە بە وردی ئەم بابەتانەی تیا ئەبوو ئەو ساتەلەبە بەبێ مامۆستاش فێریە بوو زیرەکە بوو هەر لە ماڵەوە کتێبەکەی بخوێنایەتەوە بەسی و بەڵام لەسەر شتێکی نادیارە تەلەبەیەک سەرکەوتووە بەسەر نمونەی شەشی زائە نازانێ مەسەلە چی لە کوێوە هاتەم بابەتە تیای نییە ئەڵێ لە کەوکەبێکی کەوە دابەزیەوە کتێبەکە بۆ تەلەبە کەمێک گرانە بۆ یەکێک باشە کە فیزیای تاوا کرد بێت لی تێگا بەس ئەبێ معلوماتەکەم لەو هەبێ بینە سەر نمونەی شەشی زا کە بە ڕەسمەکە تەلەبە چای پێکرێ زۆر لێ ترسێکە لەگەڵ ئەوەشا هیچ نەتۆقێنەرەوە نەترسێنەریش بزانین بچینە سەر نمونەی شەشی زا لە کتێبەکە لەم نمونەیە کە گۆشەی جیاوازی ڕۆگە بۆی نووسیوین فێتا کە نابێت فێتا بێ ئاگادار بن زۆرمان باس کرد ئەم نمونەیە با بزانین شتێکی لێ بکەین دیار بێت نمونەی شەشی زا ئەڵێ لەم وێنەیەدا خوێندنەوەی ئەو ئەمیتەر و مایکتۆس پشکۆلەیەکەمەوە بۆی دەرکەوێت لە شاشەکەمانە باش خراپ نییە بەپێی ئەم نمونەی شەشی زائاڵێ لەم وێنەیەدا خوێندنەوەی ئەو ئەمیتەر و ڤۆڵتمیتەرانە بدۆزەرەوە کە لە هێڵکاریەکەدا دیارن و هەروە گۆشەی جیاوازی ڕۆگەی نێوان ڤۆڵتەی گشتی و ڤۆڵتەی بەرگریەکە بدۆزەرەوە ئەگەر بزانیت ڤۆڵتەی گشتی کاریگەر سی ڤۆڵتانی سەرچاوەکە لە رەلەکەی پەنجایە بەرگریەکە 12 و ئەکسی 5 ئۆمە و ئەکسئێڵیش 140 ئەمانەی هەموویەوە با بزانین داوای چی کردبوو گۆشەی ڕۆگەی داوا کردبوو خوێندنەوەی ئامێرەکانیش ڤۆڵتمیتەر و ئەمیتەرەکان من ئەم ڕسمەکەکەم کراوە بەڵام ئەیکەم بۆی زیاتر بزانم چی ئەەکەم و چۆن ئەجوڵەمەوە نمونەی شەش زا سێکە یەکسەر بە سیانی دەست پێکراوە یعنی ئەو مۆزوعانە هیچ کە زۆربەی پرسیارەکانمانتمان لەسەرەوەیە بۆیە تۆ نابێ بڵێ وەڵا شکرتیای نییە لە کتێبەکەم نیش سایتیان ناکەم تۆ پێشەکیە بێەوە پێش من بیزانی ئەمە ئەو بازانین ئەمە سەعیتاوی بە شەشە لەبەرەوە زۆر ئاسانیە بەدەستەوە ئەگەر وانەکەی کورسە بزانین چەند شتێک دراوە یەکەم شت ئەم ڤۆڵتمیتەرە دراوە لێرە ڤۆڵتمیتەرەی کەوا ڤۆڵتەی بەرگریەکەم بۆ خوێنێتەوە ڤی نووسراوە کە لە خوارشە نووسراوە ڤۆڵتەی ئا ڕەخوێنێتەوە بەڵێ دوای ئەوە ئەمە نووسراوە لێرە دووبارە ڤۆڵتمیتەرێکیکە و لە ژێریان نووسراوە ڤی ئەڵم بۆ خوێنێتەوە ئەوم بۆ بدۆزەرەوە خوێندنەوەکەی چی ئەمان ئەم ڤۆڵتمیتەرەی ترمان هەیە دووبارەکە ڤۆڵتەی بارگەگرەکەم بۆ خوێنێت ئەنجاکە ڤۆڵتمیتەرێکی کە لە بین ئەم دوانەیە بەسراوە بزەبت لێرەوە هێناوێتی کە VLC-ە ڤۆڵتەی ئەو لە قەم مەکامیلی بۆ بەهەر لە نایە بنووسم VLC مەکاتمەوە نەنەما ڤۆڵتمیتەرە دائیمەن لە هاوڕێک بەستندا ئەسا ئەم ئامێرانە هەمویان هاوڕێک بەسراون لەگەڵ کێ سەرچاوەکە بۆیە ئەم ڤۆڵتمیتەرە لێرایە ڤۆڵتەی گشتی سەرچاوەکە و ئەو سێبەشەی سوڕەکەم بۆ خوێنێتەوە پاشان سەرچاوەکەیەت ئەمە ڕسمەکەی ئاوایە ئەمەش سەرچاوی تەزووی گۆڕاو هێمای گۆڕاویتە لەبەر ئەوەی تەزوو لە سوڕی دوایەک بەستنە یەکسانە ئەمیتەر دیقەت بە دائیمەن دوایەک بەسرێ بۆیە ئەمەشیان ئەمیتەرە واتە تەزووی کاریگەری گشتی سوڕەکەم بۆ خوێنێتەوە دراوەکان بخەمە سەر ڕسمەکە ئاسانترە بۆ نمونە ڤۆڵتەی بزانین سوالەکە ئەڵێ ڤۆڵتەی سەرچاوەکە ئاڵێن عادەتەن ئەڵێ ڤۆڵتەی سەرچاوەکە گەر دەقیقەی بخوێنینەوە ئەگەر بزانیت ڤی تۆتەڵی کاریگەری نووسیوە VTE نووسیوە ئەمە سیە باشەوە 30 ڤۆڵت قیمەتی بەرگریەکە 12 ئۆم بوو ئەم بەرگری یاومەتێ 12 ئۆمە لەسەر ڕسمەکە دایانم سوالەکەم بۆ ئاسانەکە ئەکسیەکەم ئەکسی بریتێ لە 5 ئۆم XL 14 ئۆمە ئێستا خوێندنەوەی ئامێرەکان لەسەر ئێمە واجبە سێکم یەکەم شت ئەم ڤۆڵتەی گشتیە داواتەوەن گۆشەی ڕۆگەشی کردووە ئەکاتە خوێنەوەی ڤۆڵتمیتەرە چکە ئەم ڤۆڵتمیتەرە بزانین لە کتێبەکە شارڕسمەکە نووسیوێتی ڤۆڵتەی گشتی خۆت ئەبێ بیزانی نووسیوێتی ئەڵێ ئەمە ڤۆڵتەی گشتیە خوێنێتەوە ێ باشەوە ڤۆڵتەی گشتیە هاوڕێک بەسنە کەواتەوە ئەم دۆزیەوە جارێک سەرەمە جوابی یەکەمە ئەوە یەک تۆ کە ئەم ڤۆڵتەیە هەبوو دیقەت بە
فۆڵتی ئەم پارچەیە هەمووی بەیەکەوەیە بابی خەمە چەماوەیەکیشینەوە ئەمە هەمووی بەیەکەوە ڤۆڵتەکەی ئەو سیە چکە هاوڕێک لەگەڵا بەسراوە بۆیە من ئەگەر بتوانم ڕێگری گشتی سوورەکە بدۆزمەوە هی سوورەکانی هەر هەمووی لەگەڵ ڤۆڵتەی گشتیە بە یاسای ڤیساگۆرس زێدە دۆزمەوە چکە ئار و ئێکس ئێڵ و ئێکسیم هەیە ئەوان یەک زێدم دەستکەوت ڤۆڵتەی گشتیشم هەیە یەکسەر خوێندنەوەی میتەرەکەم دەستەکەوێت چکە تەزووە کاتە V لەسەر زێد بە یاسای ئۆم جاریش کە تەزووی گشتیشم دەستەکەوێت کاتە خوێندنەوەی میتەرەکەواتە دوم جارە توانم بخوێندنەوەی میتەر بدۆزمەوە بەڵام پێشەوە پێویستم بە زێدە ڤیم دۆزیەوە ئەمە ڤی ئەمە داواکراوی یەکەم داواکراوی دوم سەرێ زێدی سوورەکەیە واتە ڕێگری سوورەکە ڕێگری سوورەکە ڕێگری سوورەکە کاتە ڕەجی وتمان دوایەک بەستنە هەر سێکیانی تیا ئار دووجا XL XC دووجا بەبزانین ئەم چەندەکە ئاڕەکەی دوانزەیە دووجا 144 زائید چواردە XL و پێنجیش XCە دووجا پێنج لە چواردەنەوە نۆکەڕەنەوە شتایەک لەگەڵ 144 225ەکە ڕێگەکە شەکاتەوە 15 کەواتە زێدیشم دەستکەوە 15 ئۆمە زۆر چاکە زێدم هەیە VI'م هەیە V تۆتاڵم هەیە کەواتە خوێندنەوەی میتەرەکە سەرەیەتی ئەویشە دۆزینەوە بە یاسای چێ ئۆم دیقەت بە زۆر ئاسانە ئەم سوالە بەس تەلەبە زۆر لە ڕسمەکەی ترسێ تەزووی گشتی کاریگەر ڤۆڵتەی گشتی کاریگەر لەسەر ڕێگری گشتی سی لەسەر 15 دووەکە من تۆزە تەقسیمەکەی قورسە دو ئەمپێر چاو لێ سی لەسەر 15 دوو تاو ئەمان حاسیبەی بۆچی دانیشم خەریکی حاسیبەوەم ئەوەنێ خەریکی حاسیبەوی سوالەکە تەواوکە سی تەقسیم 15 چەنی کردو ئەوەشم خوێنەوە تاو باشە ئەم تەزووە بە هەمویان ناڕوا کەواتە بێرە شاڕاو تەزووە سێرکە ئەم تەزووە دو ئەمپێرە بەمە شاڕات هۆمە بەسمەیە لێرە ئەم تەزووە بێرە شاڕوا باشە تۆ تەزوو تێ لەگەڵ بەرگری لە یاسای ئەوما چی مایەوە ڤۆڵتێ وردەوردەوە ڤۆڵتەیە دۆزمەوە بە یاسای ئەوم ئەوە یاسای ئەوم ئەوە یاسای ئەوم کەواتە من یاسای ئەومە خوێنم سێ حرف کەواتە بێ شەش کوێ قورسە یاسای ئۆم بوو یاسای ڤیساگۆرس بوو ئەو ژەر یاسای ئۆمە پێم بڵێ شتێکی غەریبمان خوێن بێ نییە کەواتە نەفسیەن ترساوین لە بەشی شەش لە هەموو بەشەکان سوک خۆشترە ئەو ڤیساگۆرس یاسای ئۆم شتێکی غەریبم نەخوێنەوە یەم ئێسان ڤۆڵت میتەرا دۆزمەوە سەحیشی لێمەوە دۆزمەوە ڤۆڵتەی بەرگریەکە ئەو ترسە نابێ بمێنێ ئاسانترین بەشە ڤۆڵتێ تەزوو کەڕەتی بەرگری تەزووی گشتی هەمانە تەزووی بە سوورەکارە ئەی بەرگریەکە ئار سێکە ئەگەر ڤۆڵتەی ئێڵم بێ ئەگەر ڤۆڵتەی سیم بێ هەمان شێوە هەمووی ئۆمە ئای بەڵام XL ئەمەی تریان ئای بەڵام XC وە بەو شێوازە تەزوەکە چەند بوو دوو نەبووە بە دوو بەرگریەکە چەندە 12 دایمە سەیرێکەکەم بۆی غەڵەت نەقڵی نەکەم 2 24 24 چی ڤۆڵت ئەوە ڤۆڵت میتەرە تاڵ ئەی ئەمان VL تەزوەکە دووە XLەکە چواردەیە دوو چواردەی 28 ڤۆڵت ئەیش ئەو یەینە VC تەزوەکە هەردووە پێنج دوو پێنجی دا هەتا ئێرە حاسیبەی پێویست نەبووە دیقەتدا ئەوش 10 ڤۆڵت ئەو ڤۆڵتەکان هێشتا ڤۆڵت میتەرێک ماوە ئەوە VLC نەمان و VLC کاتە VL ناقص VC ئەوش لە یەک دەرەکەین ئەوش ئەو کەواتە ئەو ڤۆڵت میتەرێ ئەخیر VLC ئەکاتە VL ناقص VC VLەکەمان 28 VCەکەمان دەیە دە لە 28 چەند 18 ڤۆڵت ئەوش ئەو ئەمیشم تەواو کرد ئەوە هەموو ئامێرەکان شتێک ماوە ئەبێ ئاگام لێ بە سوالەکە شتێکی کەشی داوا کردوێش گۆشەی جیاوازی ڕۆگەیە گۆشەی جیاوازی ڕۆگە چییە؟ بە تانجەم دەیدۆزمەوە گۆشەی جیاوازی ڕۆگە ئەکرێ لە ئاڕەکانەوە بیدۆزمەوە ئەکرێ لە ڤۆڵتەکانەوە بیدۆزمەوە هەموویم هەیە بە هەردووچێ بێ من ئەوەی تریانەکەم بە ڤۆڵتەیەکەم پەشیمان بوومەوە بە ئاڕەکان و بە زێدەکانێکم ئەی کردە چی؟ نەمان و هەر لێرەوە بەرامبەر لەسەر تەنیشت هەر لێرەوە ئەگەر ڕسمەکەش نەکەی XL ناقص XC لەسەر ئار بابزانین گۆشەکە چەند دەرەچێت خۆ ئەگەر بە پلەیا بووی هەڵبژاردن پلەکە بەڕادیا بووی پلەکاکەم بە ڕاد هەرەوە نەیە هیچ کێشەی کەمان لێ نییە تا ئاگان لێبێ ئەمەیە لە کتێبەکە لەم نمونایە نووسێتی تێتە سەرنجی کتێبەکانتان من بزانە ئەوە نووسێتی تێتە نابێت سێتەوە میگاتیە لە ڕووی علمیەوە هەڵێ ئێخۆ ئێمەش نابێ هەر لەسەر هەڵە بڕۆینە ئاگامان لێبێ هەر نەشتی علمیە کتێبەکەش ڕاستی نەکاتەوە ئێمە کەین مەجبورین XL چەندە
چواردە ئەکسی پێنجە ئەمە چواردە ئەوە پێنج ئەی ئاڕش دوانزەیە کەواتە ئەمەکە تان ئینڤێرسی سێ لەسەر چوار یعنی نۆ لەسەر دوانزە نۆ لەسەر دوانزە ینی سێ لەسەر چوانی لە ساحەف تا پێنج بەمەش گۆشەکە 36.8 تۆ بڵێ 37 دەرەچێ واتە خۆی ئەکاتە 36 و لە 18 ئەگەر نزیکەکەینەوە پلە طبعاً تۆ بڵێ 37 پلە باشە ئەگەر من بمێ لە ئیمتحانە هەڵبژارنەکان هەمووی بەڕادرا بوو پلەیتیانە بوو چیەکەیت تۆژە 37 بکە بە بەڕادیان تەقسیم 57.3 بکە کە یەک ڕادیەنە پێتەڵێ ئەو پلێ چەند ڕادیەنە چونکە ڕادیەنە 57.3 37 لە چەند ڕادیەنە 5000 چەند هەزاریە 5 37 چەند ڕادیەنە ئەگەر ڕادیەنە 57 بێدا بەشێکی ئەنجامەکە دایەتێ و 0.64 دەرەچێت تقریباً 0.64 دەرەچێت کەواتە ئەگەر هەڵبژارنەکە بە پلە درابوو ئەمە هەڵبژێرە یان ئەو نزیکراوە فەرقینیە یان ئەگەر بە ڕادیان درابوو ئەمە ناوەی تری بۆ زیاکەی 0.64 ڕادیان و تەواو بوو نەجاتی بووە فریایی لەوە چێ ڕاهێنانەکە نەکەین شەشی زا دەرسی سبەینە سەعات دە بۆ دوانزە ڕاهێنانی شەشی زا پێداچوونەوەی گشتی سوئالی دوایە بەستن بە کاملی ئەگەر فێ هاوڕێکەوتین یەک سوئالە ئەویش تەواو ئەکەین ئیتر لەرینەوەی کارەبای ترانسفۆرمەری ژەمێنێ بۆ دوو سبەیس بینە سەعات دە بۆ دوانزە ئینشەڵڵا بەردەوامە بین هیوای سەرکەوتنتان بۆ خوازم لە شێکی ساخت دوور لە هەموو دەرد و بەڵاگ ئینشەڵڵا ئیسفادەیەکی چاک لەم کاتی